لە ساڵی 2019 12 حاڵەتی ڕووداوی کوشتنمان هەبووە. ئەمیش ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ ساڵی 2010 یەک ڕووداو کەمی کردوێتەوە. حاڵەتەکانی خۆکوشتن سێ حاڵەتمان هەبووە، لە 2010 شەر سێ حاڵەتمان هەبوو. ڕووداوەکانی کوشتنی بە هەڵە هەشت ڕووداوی کوشتنی بە هەڵەمان هەبووە. ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ ساڵی 2010 یەک حاڵەت کەمی کردوێتەوە. تاوانەکانی شەرکردنی جۆراوجۆر 470 تاوانی شەرکردنی جۆراوجۆرمان هەبووە. ئەمیش ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ ساڵی 2010 20 حاڵەت کەمی کردوێتەوە. دزی ئۆتۆمبیل هەشت حاڵەت ڕوویداوە لە ساڵی 2019 بەراوردی بکەین بە ساڵی 2010 6 حاڵەت کەمی کردوێتەوە. تاوانەکانی دزی جۆراوجۆر 213 ڕووداوی دزی جۆراوجۆرمان هەبووە. ئەمی شەگەر بەراوردی بکەین بە ساڵی 2010 96 ڕووداوی دزی کەمی کردوێتەوە. حاڵەتەکانی ڕفاندن 14 حاڵەتمان هەبووە. ئەمی شەروەها سێ حاڵەت کەمی کردوێتەوە بەراوردی بکەین بە ساڵی 2010. تاوانەکانی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی کە هەر لە نامە هەڕەشە دەگرێتەوە و هەر لە خراپبەکارهێنانی تۆڕەکانی کۆمەڵایەتی دەکرێتەوە. ئەم تاوانانە بەداخەوە 17 حاڵەت زیادی کردووە. ساڵی 2010 149 حاڵەتمان هەبوو، ساڵی 2019 166 حاڵەتمان هەبوو، واتە 17 حاڵەت زیادی کردووە بەداخەوە.